السلام عليكم. عليك السلام بخير. باشی کاکا زۆر بەخێر هاتم چاوان بەخێر بن یاخوا. زۆر سپاس زۆر بەخێر دەکەم هاتم. سەلامت پێ یاخوا بەس پیتزاتان هەیە بزانم وەڵی جا پیزامان هەیە کولێرە بەقیمەمان هەیە چیان هەیە بەعام هەمبەرگرمان هەیە کولێرە بەقیمەمان هەیە پیزامان هەیە شاورمەمان هەیە کنتاکیمان هەیە شتی خۆش خۆشتان هەیە مقەبیلات ئارە وەڵا. ئەرێوەڵە دەزانم خەڵک زیاتر خواسی سەکەم بۆ پیتزایە وەڵی جا خەڵک بە تەبعاً عەزی لە پیزا زیاتر لێرە بەقیمە. مشەکەل هەیە بە گۆشت هەیە بە مریشک هەیە وەڵی خەڵک زیاتر عەزی لە مشەکەلەکەیە. ئەوە بە قیمەیەوە نییە؟ ئەوە کولێرە بەقیمە ئارە وەڵا. پیزامان هەیە جا هەروە شاورمەشمان هەیە مقەبیلاتمان هەیە. دوکانەکە زۆر جوانیان لە دوورە ئەگەردی دیارە بەس دوکانی پیتزا و ئەو خواردنە فاست فودانەیە. ئارە وەڵا. باس لە کێوە دوکانەتاندایە ڕۆژانە سەعات چەندێن دوکانی دەکەن تقریبا لە 2012 هەمانە دوکانشکەمان هەیە سەرەوە لقی دووە لقمان زۆرن. لقە هەر لە حاجیاوە بەڵێ بەڵێ لە عاجیاوە لقی یەکمان هەیە لەسەر لای مەکتەبی ئایندەیە ئەوان لقی دووە لقی چوارمان لە ڕانیە گەڕەکی نەورۆز لقی سێمان لە چوان قوڕنەیە لەو دەوروبەرە لە هەمووی هەیتا هیچ ناوچەتان بێبەش نەکرێت بەڵێ بەڵێ لە ئەستۆستا ئەو جارە لە حاجیاوی گەیشتمە دوکانەکەی ڕۆژانە سەعات چەند ئێرە هەیە هەتا چەند ڕۆژانە وڵا تقریبا لە سەعات 9 کراوەیە تا سەعات 1 شەو تا سەعات 1 شەو خواردنمانەیە بەڵێ بەڵێ بەڵەوە زەڵاتەیە کولێرەکەیە سەرچاوم زۆر بەخێراتی سەرچاوە ئێوە بزانم لێرە بەس پیاو ئیش دەکا خانمیش ئیش دەکاتن وەڵی کۆ ئیشەکان شێفتی ئیشەکانتان وەڵی ئیشەکانمان ئەمە سەعات 9 دەین تقریبا بۆ سەعات 5 ئێوارێ ئەمە شەفتێکین تقریبا 7 نەفەرین ساعت 5 ئێوارە شەفتێشکە دێ ئەوان خانویشتان لەگەڵا بەڵێ بەڵێ دوو خانویشمان لەگەڵا ئەوان چ دەکەن لێرە وەڵی ئەوان تایبەت بۆ مقەبیلات و زەڵاتە و ئەو شتانەیە ڕاست سەمان لە بۆ ناکەن بەڵێ سەمان لە بۆ دەکەن وەڵی هیچە پێیان دەڵێن ئەگە دۆڵی ئەگەر پێیان بڵێن زۆر پێم خۆش دەبێتە سەر ئەگەر ئیزی بە ئیزنی وەرگری بزانین پێیان خۆشە بچین وەڵی عەزم لێ رەسید وەڵا پێم خۆشە ئەرێ وەڵا خانم بیرە و جێ خۆشانە ئیش بکاتن جێەکان زۆر پاکخاوێن و گەورە و خۆشە بۆچی بێمەلاتان نانە ئاساییە ئاساییە دیارە پێیان خۆش نییە قسەمان لە بۆ بکەن بەس دەستیان خۆش بیتە زۆر بە پاک و خاوێنی ئیشەکان دەستپسیاری کە لێرە چ خواردنێکتان زۆر زۆر داواکاری لەسەرە وەڵی تایبەت کولێرە بەقیمە و پیزاکەیە خەڵک زۆر تابیلی پیزا و کولێرە بەقیمەیە هەروە کازودا دەنیشم دەچێ مینۆکەتان دەکەم بزانم چی خۆشتانەیە بخۆم باشە باسی ناچین گەلێک مەمنون ئەزیزن سوپاستان دەکەم هەر بەڕاستی جێیەکەشیان زۆر زۆر خۆشە اینجا ئێستا دەچم دادەنیشم چاوەڕێ دەکەم سفرەکی جوانم لە بۆ دابنێن مشتیشان دانایە تەرتیبات جاوا سەبر سەبر خواردنەکانیشمان لە بۆ دەینن ئەیە خۆ دەستەکانت خۆش بیتن زۆر زۆر سوپاس هەمبەرگرێکی جوان مقەبلاتێکی جوان ئای ماشەڵڵا خەوتووە بزانم چی کەشمان لە بۆ دەین هەموو پێکەوە خۆم پێکەوە هەڵاشتی خۆشمان و دەینن کاکە ئەیە خۆ دەستان خۆش بێت زۆر زۆر سوپاس با بە جوانی دابنم ئەو خواردنانە زۆر خۆشە حەزم لێە دەستەکانتان خۆش بیتن زۆر زۆر سوپاس ئەجەم چامی دەکەم دێمۆکنت پێ دێم کوبوو باشە دەکەم بێ هەموو لایەک ناخۆش بەڕاستیشتی زۆر زۆر خۆش و جوانیان لە بۆمان هینە بە پیتزایەکەی تاقی بکەمەوە چکە بەڕاستی جێیەکە هەر پیتزایە فینگەرەکەشیان لە بۆم هینە ئۆ ماش
ماشاءالله نازم چما هەنە چی تێدا پیتزای دەرێ بەڕاستی فەرقی هەیە لەگە ئێمارە ئەسان بە خۆشمانەمارە خۆش دروست دەکەی ئەو نەبی دروست نەکەی مەگزی زۆر بەکامە زۆر خۆشە بێ هەموو لایەک ناخۆش خواردنەکەمان دەخۆین و بەردەوام دەبین اینجا خۆشەویستان بەڕاستی خواردنەکەمان تەواو کرد زۆر خۆش و بەتام بوو کاک یوسف ببوورە کاک یوسف دەستەکانتان خۆش بیتە بەڕاستی زۆر تایبەت بوو بەخێراتن زۆر عافێتان بێ زۆر سوپاس دەکەم دەستەکان خۆش بیتە دووبارە سوپاس بەخێراتن زۆر بەخێراتن سەرچاوان بەس ناوی پیزا نەورۆز پیتزای نەورۆز بەڵێ هەر بەڕاستی جە پیتزایەکەی تایبەت بوو عافێتان بێ یاڕەبی پیتزای نەورۆز لە حاجیاوە بەڵێ لە هەموو دەوروبەری لقی هەیە لە تقریبا لە ڕانی هەمانە لە چواقوڕەش هەمانە ئارە وەڵا دەوروبەرەی لقمانێنە دەستەکانتان لە خزمەتان زۆر بەخێراتن سەرچاوان زۆر بەخێراتن گەورەتان کردین زۆر سپاس دەکەم مەمنون